سڵاتانە بێم کاتتان باش سێمین فستیڤاڵی بەهارە لە شاری سلێمانی و لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیارە لە کاتژمێر 11 بەیانی ئەمڕۆ دەستی بە کارەکانی کردووە. لەم فستیڤاڵەدا چەندین جۆر بەرهەمی ناوخۆی و دەرەکی نمایش دەکرێت. بازرگانان لێرەدا ساڵانە کردویانە بە نەریت ئەم فستیڤاڵە دەکەنەوە بۆ ناساندنی بەرهەمەکانن و بۆ بازاڕکردنیان. دیارە لەگەڵ ئەوەشدا ژمارێکی زۆر هاوڵاتیان سەرداری ئەم پێشەنگایە دەکەن. پێشەنگاکە بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێ. من بۆ زانیاری زیاتر لەسەر کۆی کارەکانی پێشەنگای بەهارە لەگەڵ بەڕێز شەوقی عومەر بەرپرسی پەیوەندیەکانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی قسە دەکەم. کاک شەوقی، ئەم کاتت باش، پێمان بڵێ سەرەڕای ئەوەی کە زۆربەی چالاکیەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگیرە ئەم پێشەنگایە چۆنە لەم کاتەیە کراوەتەوە؟ سڵاوتان لێبێ، ماندوونە بن ئەم کاتتان باش. پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کردوێتی بە عورف ساڵانە کۆمەڵێک پێشەنگە لە کۆمەڵی کاتی دیاریکراوەکە، کات و شوێنی پێشەنگای کتێب، کات و شوێنی پێشەنگای کشت و کاڵ، کات و شوێنی پێشەنگای خۆراکی، کات و شوێنی فیستیڤاڵی بەهار، ئەمانە دیاریکراون سابتن، یعنی مۆعیدەکە ساڵانە دووبارە ئەبێتەوە. ئەم ڤیستیڤاڵی بەهاری کە ئێستا خولی سێمێتی، ئەمە ناوی ڤیستیڤاڵی بەهارە، بەڵام ئەمساڵ گونجانمان لەگەڵ بارودۆخی کۆرۆنایە بەو بۆنەیەوە کە ئێستا ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ناوخۆ تونتر کراونەتەوە بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. بۆی ئەمەش وەکو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی و کۆمپانیای ئەتڵەس پێمان باش بوو لە پێناو پابەندی زیاتر چالاکیەکە بە جۆرێک لە جۆرەکان سنووردار بکەین. ئەگەر ئێساگە تەماشاکەی ئەم هۆڵەکە 10,000 مەترە، نزیک بە نیوەی بەشداربووانمان بردوۆتە دەرەوەی هۆڵەکە، بۆ ئەوەی بتوانین هاوکات هاوڵاتیش بێت سەلامەت بێ و پارێزراو بێ و بازاڕیش بکە. و بۆ بە عورفێکی ئێستازانی لە کوردستانە خەڵکی ئامادەکاری باشەکەن بۆ ڕەمەزان. مانگی ڕەمەزانیش تەنها 12 13 ڕۆژی ماوە. ئەم چالاکیە 10 ڕۆژ بەر لە ڕەمەزانە، یعنی 10 ڕۆژ بەر لە ڕەمەزان لە ماوەی ئەو 10 ڕۆژەیە تۆی هاوڵاتی سەردانیکار کڕیاری ئاسایی دێت لە جیاتی ئەوەی لە ماوەی ئەم 10 ڕۆژەیە بۆ ئامادەکاری بۆ ڕەمەزان هەر شەوی خۆی کا بە مۆڵێکە و دوکانێکە و مارکێتێکە و شوێنێک بگەڕێ، یەک لە یەک شوێن هەموو پێداویستەکانی ژیانی ڕۆژانی دابینەکە. ئەم چالاکیەوە کدوم پێشتر گەورەتر دیزاین کرابوو و قەرەباڵق و پڕ سەردانیکاری زیاتر ئەبوو، بەڵام ئێمە بچووک و سنوردارمان کردەوە بەم قەبارەی کە بتوانێت بگونجێ لەگەڵ ئەم بارودۆخەیە. کاک شەوقی، ئەم پێشەنگایە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامە. چەند خاوەنکار و بازرگان لێرەدا بەشداریان کردووە؟ ژمارەی بەشداربووان بە ناوخۆی و دەرەکی و 200 تێپەڕاندووە کە زۆربەی هەرە زۆریان ناوخۆین، زۆربەی هەرە زۆریان لە کوردستان و عێراق و بەشداریان کردووە. ژمارەیەکیش لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵمانن، لەگەڵ چەند میسری و سووری و تورکیەکیش لەگەڵمان بەشدارن، کە زیاتر ئێمە گرنگیمان بە بەرهەمی ناوخۆی داوە. بەرهەمی ناوخۆی لە بابەتی خواردن، لە بابەتی جلوبەرگ، لە بابەتی جوانکاری، لە بابەتی ئارایش، لە بابەتی پێداویستیەکانی ئەوەی کورد ناوێنە بەهارە و نەورۆز، سەرجەم و پێداویستیانە لێرە دابی نەکرێت. ژماری کۆمپانیەکان وەکوم 200 بەشدار بووە، زۆربەی هەرە زۆری پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی تایە. کاک شەوقی، لێرەدا بڕیارە تەنها بفرۆشێ خۆت بازرگانان دەتوانن گرێبەست واشۆکان لەگەڵ یەکتریدا لە ناوخۆیە لە دەرەوە بازرگانان و لە وڵاتانی دیکەەوە بەشدارن؟ ئەمە فرۆشە بۆ گرێبەستکردن نییە، ئەمە پێشانگا نییە، ئەمە میهڕەجانی تەسەوقی مباشرەواتە ڤیستیڤاڵێکی فرۆشی ڕاستەوخۆیە. بۆ نمونە هەموو ئەوانەی تۆ ئیبینین ڕاستەوخۆ بەرهەمهێنی ناوخۆییە، لۆکاڵیە، بەروبوومەکەی دێنە لێرە ئەیفرۆشێ، واتە تۆی هاوڵاتی دێی لە دەستی سێ و ئەوانە شت ناکڕی، ڕاستەوخۆ لەوە بەرهێن بۆ بەکاربەرە. بۆیە ئەمە گرێبەستی تیا ناکرێ مەگەر کەسێک خۆی بووە. ئەمە پێشانگانیە، بەڵکو ئەمە ڤیستیڤاڵی فرۆشی ڕاستەوخۆی و بەرهێنە بە کڕیارەکانیان. چاوەڕوانی ئەوەکەن فرۆشێکی زۆر لەم 10 ڕۆژەیە بڕات؟ فرۆشێکی زۆر ئەبێت بە حکمی کۆمەڵێک شت. یەکەم ئێمە ئێستا کەمکەم خەریکە بارودۆخی موچە ئەوانە تۆزێک باشە بێ، وای لێ هاتۆ مانگانە ڕەنگە بتوانرێ موچە بدرێ. ئەمە یەکەم بازار تۆزێک جوڵاوە. دووەم ئێمە لە پێشوازی ڕەمەزانین، خەڵکی طبیعەتەن کورد خۆیەتە کێنەوە کۆڵێ بە قورسی بازارێکین بۆ ڕەمەزان. سێهەمیش لە بەهاراین، لەبەرەوە بەڵێ من چاوەڕوانەکەم فرۆشێکی باشە بێ. لەبارەی ڕێکارە تەندروستیەکان و حەزەکەم هەندێک ڕوونکردنەوە هەیە بیدەم. چه میدیایەکی وەکو بەڕێستانیان هەر هەوڵاتێکی ئاسایی کە دێتە ژوورەوە ئەبینیت
چەند ڕێکارێکێ بۆ پارێزگاری لە تەندروستی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی پەتا. بۆ نمونە 3 تونێلی تعقیم دانراوە لە دەواازەکە تۆ کە بەنایە دێتە ژوورەوە ئەمە بۆ خۆی تعقیمێکە. پاشان لەسەر هەموو مێزەکان ماسک دانراوە، دەمامچی خۆڕای دانراوە، هاوڵاتیان بەکارێنن و تعقیم دانراوە لەسەر مێزەکان بۆی هاوڵاتی بەردەوام زوو دەست و ئەوانیان تعقیمکەن و لەگەڵیشا بەردەوام کارمەندەکانمان بەناو پێشەنگا ئەسوڕێنەوە بۆ ئەوەی ڕێنمایی بدەن بە هاوڵاتیان لەباری پابندبوون بە ڕێنمایەکانەوە. سەرتان خۆش ڕوونکردنەوەکانت بەڕێز بەڕێوەبەری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیارە فستیڤاڵی بەهارە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامە کە تێیدا چەندین جۆر لە خۆراک و کاڵای جۆرا و جۆر لە ئەم فستیڤاڵەدا نمایش دەکرێت لە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لە بەرهەمە ناوخۆیەکان لە بابەتی جوانکاری لە جلوبەرگ لە ماوەدی پاکەرەوە. ئێستا ئەم پێشەنگایە ئەم کۆمپانیای لێرەدا بەشداری کردووە بەرهەمەکانی تەواو خۆماڵین. منەمەوێ زانیاریان لێوەربگرم. خاتون سڵاو لێبێ، ئێوە چۆنە بەشداریتان لەم فستیڤاڵەدا کردو ئەمڕۆ؟ زۆر بە خۆشحاڵی و بەشداریمان کردووە. شتەکانمان هەمووی خۆماڵی و کوردەواریە. ئێمە وەکو کۆمپانیای خەجەخانە شتەکانمان هەمووی کوردیە. بە خۆشحاڵی و هێنەمان شتەکانمان بەرهەمەکانمان بە خەڵک بناسێنین، ئیتر خەڵکیش زلی رازیشە. چەند بابەتی خۆپارێزیتان کردو ئێوە؟ ئەبێنە ماسکوشتان پێوە نییە؟ گیان وەڵام مەسکمان پێوەنی لەبەری بین ماسافمان لەگەڵ خەڵکەکەیە زۆرە، ینی 2 مەتر مەترێکە بێت لەبەر ئەوە گنا دەستکێشتیش بەکەین لە کاتی کێشان و شتەکان کەین بە خەڵکەکان. داواکاریتان چێ لە هاوڵاتیان بۆی سەردانتان بکەن بەرهەموو خۆماڵی بکڕن؟ گیان داواکاریمان ئەوەیە بێنەوە بۆ هەر بەرهەمی خۆماڵی بەکاربێن و بەکاربێن و بیکڕن لەبەرەوەی هەموو شتەکان سروشتین هیچ مادەیەکیان تیان نییە. زۆر باشە. بەخێر خۆش، زۆر سپاس. دیارە وەک لە وێنەکاندا دەیبینن چەندین جۆر لە کاڵا و بەرهەمی خۆماڵی لەم پێشەنگادا نمایش کراوە. پێشەنگاکە زیاتر لە 200 خاوەنکار بەشداری تێدا کردو بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە. دیارە فستیڤاڵی بەهارە سێهەمین فستیڤاڵی بازرگانان و خاوەنکارانە کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەی و بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێت و هاوکات ئاماژەیان بۆ بەڕێوەبەری ئەم پێشەنگا ناژێ بۆ کردیارە ئەم فستیڤاڵە هاوکاتە لەگەڵ وەرزی بەهار و پێشوازیکردنە لە مانگی ڕەمەزان. هاوڵاتیان دیارە لە پێشواسی مانگی ڕەمەزاندا بازاڕی دەکەن بە جۆرەکان کەلوپەل و خۆراکی تایبەت بۆ مانگە دەکڕن. لەم پێشانگایشدا ئەو ئێستا کە هاوڵاتیان بۆ مانگی ڕەمەزان پێویستیانە. دیارە پێشەنگاکە خاوەنکاران لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقەوە بەشداریان تیا کردووە. لە وڵاتانی میسر، تورکیا، ئێران وڵاتانی دەرەوە هاتوون بەشداریان لەم پێشەنگادا کردو. کەلوپەل و خۆراک و چەندین جۆر کاڵایان هێناوە بۆ پیشاندانی پەنجاه هەزار نردەکەی 100 هەزار نردەیانی لەلایەن هۆنی ئەختصاسیەوە بەڵێ بینەرانیش هەرپێس ئەوەی ئێستا بە شەوێکی ڕاستەوخۆ دەیبینن پێشەنگای یاخود فستیڤاڵی بەهارەیە، سێمینی فستیڤاڵی بەهارەیە کە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کراوەتەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو فستیڤاڵەیە و بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامی هەبێت و با پابەندبوون وەکخۆیان ئاماژەیان پێکردیانە با پابەندبوون با ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەم فستیڤاڵە کراوەتەوە. فستیڤاڵەکە چەندین بەرهەمی ناوخۆی و دەرەکی تێدایە، کەلوپەلی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لە بابەتی جوانکاری، خواردن، جلوبەرگ، تەنانەت کتێبیش هێنراوە لەم فستیڤاڵەدا بابەتەکانی خۆیان نمایش دەکەن و هاوڵاتیانیش ئێستا وەکە دوانیۆڕۆیە هاتوون بۆ بینینی ئیشەکان یاخود دەستی خاوەنکارانی ئەم فستیڤاڵە بۆ ئەوەی بێن لێرەدا ئەوانیش بازاڕی خۆیان بکەن.